چرچولۆچی دەموچاوی ئەم پیاوە لەگەڵ قسەکانی زمانی تەنەکە و دینارمان بیر دەخاتەوە لە سنووری هەڵەبجە لە جەنگی جیهانی دووەم کە بەهۆی کەمبوونەوەی پارە خەڵکی ناوچەی هەورامان و هەڵەبجە بە کۆڵ ترێ و گوێز و هەنجیریان دەهێنا بۆ دەشتی شارەزور لەگەڵ تەنەکەیەک گەنم ئاڵوگۆڕیان دەکرد چونکە ئەو کاتە یەک تەنەکە گەنم بە 1 دینار بوو خەڵکیش پارەی کەم پێ بووە بۆیە لە ساڵانی 1940ەکان لە هەڵەبجە 1 تەنەکە گەنم بە 1 دینار بووە خەڵکیش پێیان وتووە زمانی تەنەکە و دینار گەنمجۆکەی ئەبردۆ بۆ ماڵ ئەی هاری و ئەی خوار ماڵوم لاڵێن ئیتر هیچ نەبوو نە برنج بوو نەوعچن نە فەلاعەت بوو نەیچێ بوو حەچێکی وا نەبوو فەلاعەتی نەبووە پارەوشت هەر کەم بوو فلس بوو فلس 2 فلس 3 فلس 4 فلس 5 فلس یانی ئەوەنە پارە کەم بوو گەوانە شتیان نەکرد ئێستا سەدەی 21ە بەهۆی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان و عێراق و کەمبوونەوەی پارە لای بەشێکی زۆر لە دانیشتوانی وڵات لە بازاڕی هەڵەبجە بەشێک لە هاوڵاتیان بەم هۆیەوە کاڵا بە کاڵا دەگۆڕنەوە ئەم کردارش لە مێژووی ئابووریدا بۆ پێش دروستبوونی دراو دەگەڕێتەوە لە جیهان ئەم شەو 3 سەرم چاکردو ینی لەو 3 سەرە دوانیان قەرز بووە یەکیان وتی بە معاش وەرگرم ئەوی کەشیان وتی بەخوا کاکرێوار من شاگردم پارەم پێ نییە مەگەر ڕۆژی سیارەکە بینی لەو خەسلە بۆ بشۆم لە بری ئەوە لە بەرێوانیش کە بازاڕیان نیە بڕاتە بێ 4-5 مانگە سەری بۆ چاکەم پارەی بێنێ خوای زانێ حتا کیفەکەشی پیشاندام 3000 تەبعی بێ بوو لە بری ئەوە چووە جانتای بۆ هێناوم 5 جانتای بۆ هێناوم لە بری 5 سەرتاشینە 3 ساڵ پێش ئێستا زۆرێک لە هاوڵاتیانی ئەم هەرێمە کاتێک پێڵاوەکانیان دەدڕا فڕێیان دەدا بەڵام ئێستا بازاڕی پینەچیەکان لە هەڵەبجە جیاواز لە دوکاندارە و فرۆشیارانی دیکە زیادی کردووە ئەو پێڵاوانەشی بە تازەیی نرخەکانیان بە 10,000 دینارە دوای دڕانیان چەند جارێک پینە دەکرێن ئەمەش هۆکارەکەی بۆ کەمبوونەوەی پارە دەگەڕێتەوە ینی هەندێک شت هەیە سیرەکەی ئەوسا نەمانە کرد هەندێک پێڵاو بۆ ئەوسا خەڵک فڕێیەدا ئێستا مەجبورە چای کات و ئەڵێ من با 2000م تیا بچێت تا بڕۆ بجووتێ پێڵاو بکڕم بە 25 یا بە 50 فەرقەکە ئارە وەڵا ئێستا ینی تقریبا ئیشی پێڵاو شت زۆرتر بووە لە چاو ساڵانی پێشوە کەمبوونەوەی پارە لە هەرێمی کوردستان و عێراق لە ماوەی ئەم 2 ساڵەدا بە جۆرێکە لە ماوەی ساڵی ڕابردوو بەهۆی نەبوونی پارە لە بری پارەی گەنمی جوتیارانی هەرێم تەکسیان پێدرا کە ئەمەش گۆڕینەوەی کاڵایە بە کاڵایەکی دیکە وریە حەمەکەریم NRT هەڵەبجە